ڕووباری دیجلە و فرات دوو ڕووبارن کە بە ناوچەی میزۆپۆتامیادا تێپەڕ دەبن و بە شاخوێنبەری شارستانیەت و ژیانی عێراق دادەن. دیجلە لە ناوچە شاخاویەکانی باکووری کوردستان هەڵدەقڵێ و بە ناو خاکی عێراقدا تێدەپەڕێت. فرات لە باکووری کوردستانەوە سەرچاوە دەگرێ و دەڕژێتە ڕۆژئاوای کوردستان و شانبەشانی دیجلە بە ناو خاکی عێراقدا تێدەپەڕێت. ئەم دوو ڕووبارە لە نێوان چەند دەوڵەتێکدا هاوبەشن و بە دوو ڕووباری نێودەوڵەتی ئەژمار دەکرێت، هەروەکو ڕووباری نیل و دانوب و ئەمازۆن. بەڵام دەوڵەتی تورکیا تەنها بەهی خۆی دەزانێ و چەندین پرۆژەی بەنداوی گەورە و تونەیلی ئاوی لەسەر دروست کردووە کە گەورەترین و مەترسیدارترینیان پرۆژەی گاپە. پرۆژەی گاب بەواتای پرۆژەی گەشە سەندنی باشووری ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ دێت. ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە هەرە بەرزی خوازە گەورەکان لە جیهان، ئەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی کوردستانی باکوور بە درێژایی سنووری لەگەڵ باشوور و ڕۆژئاوای کوردستان. ئەم پرۆژەیە لە سنووری نۆ پارێزگای تورکیایە کە سەرجەمیان کوردین. گاب لە 13 پرۆژەی گەورە و سەرەکی پێکاتووە کە 7یان دەکەوێتە سەر ئاوەزێڵی فرات و 6یان لەسەر ئاوەزێڵی دیجلەیە. هەر پرۆژەیەک چەندین پرۆژەی بچووک و مامناوەند لەخۆ دەگرێت. تایبەتمەندیەکانی پرۆژەی گاب پێکاتووە لە 22 بەنداوی گەورە و مامناوەند. هەردوو ڕووباری دیجلە و فرات بەیەکەوە دەبەستێت. زیاتر پشتی بە ئاوەزێڵی فرات بەستووە بە ڕێژەی لە 80، بە ڕێژەی لە 120 پشتی بە ئاوەزێڵی دیجلە بەستووە. سەرهەڵدانی ئەم پرۆژەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1936 و سەرەتاکانی دامەزراندنی کۆماری تورکیای هاوچەرخ بە سەرۆکایەتی مستەفا کەمال ئەتاتورک. پێش ئەوەی تورکیا دەست بە جێبەجێکردنی بکات، دوو بەنداوی گەورەی لەسەر ڕووباری فرات دروست کرد کە ئەوانیش بەنداوی کیبان لە ساڵی 1974 تەواو بووە و توانای عەمبارکردنی 30.7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی ئەتاتورک لە ساڵی 1992 تەواو بووە و توانای عەمبارکردنی 48.7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. پرۆژەکانی سەرڕووباری فرات لە چوارچێوەی پرۆژەی گاب. بەنداوی قەرەقایە لە ساڵی 1986 تەواو کراوە. تونێلی ئۆرفا، پرۆژەی ئاودێری فراتی خواروو کە 3 پرۆژەی ئاودێری لەخۆ دەگرێت. پرۆژەی فراتی سنووری ئەکەوێتە نێوان بەنداوی ئەتاتورک لە 2 بەنداو پێکاتوە و لە ساڵی 1970 تەواو بووە. پرۆژەی سروج باسکی ئەکەوێتە پارێزگای ئورفە و لە ساڵی 1999 تەواو بووە. پرۆژەی ئەدیامان کاتە ئەکەوێتە قۆڵی ڕاستی بەنداوی ئەتاتورکەوە. پرۆژەی ئەدیامان جۆکسۆ ئەرابان لە ساڵی 1996 تەواو بووە. پرۆژەی غازی ئەنتاب لە 3 بەنداو پێکاتوە. بەنداوی بیرەجیک ئەکەوێتە قۆڵی پشتەوەی بەنداوی ئەتاتورک. بەنداوی قەرەقامش ئەکەوێتە پشتەوەی بەنداوی بیرەجک.
پرۆژەکانی سەرڕووباری دیجلە. پرۆژەی دیجلە کیراڵ کیزی ئەکەوێتە پارێزگای ئامەد، پێکاتووە لە دوو بەنداو، دیجلە و کیراڵ کیزی. پرۆژەی باتمان ئەکەوێتە سەرزێی باتمان لە ئامەد و سیرت لە ساڵی 1993 تەواو بووە. پرۆژەی بەتمان سڵڤان ئەکەوێتە پارێزگای ئامەد، ئەم پرۆژەیە لە پلاندایە و جێبەجێ نەکراوە. پرۆژەی گارزان بەنداوێک لە خۆ دەگرێت و ئەکەوێتە ناوچەی باتمان، ئەم پرۆژەیەش لە پلاندایە و جێبەجێ نەکراوە. بەنداوی ئەلیسۆ ئەکەوێتە دووری 50 کیلۆمتر لە شاری سیرت و کارکردن تیایدا بەردەوامە. توانای ئەمبارکردنی 410 ملیار مەتر سێجا ئاوی هەیە، یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکانی سەرڕووباری دیجلە. بەنداوی جەزیرە ئەکەوێتە ناوچەی جەزیرە، چەند بەنداوێکی بچووک و چەند پرۆژەیەکی لاوەکی لە خۆ دەگرێت. ئەم پرۆژەیەش لە پلاندایە کە لە دوای بەنداوی ئەلیسۆ دەست بکرێت بە جێبەجێکردنی. زێی گەورە یەکێکە لە زێگرنگەکانی ڕووباری دیجلە. تورکیا لە هەوڵدایە چەندین پرۆژەی ئاودێری جۆراوجۆر و گەورەی لەسەر دروست بکات. پرۆژەکانی سەرزێی گەورە: بەنداوی سۆلۆن، بەنداوی چاڵدێران، بەنداوی هەکاری، بەنداوی قەیسەر، بەنداوی دێوەکیگیری. توانای ئەمبارکردنی ئاو لە کۆی ئەو بەنداوانەی وڵاتی تورکیا دروستی کردوون لەسەر ڕووباری فرات گەیشتووەتە زیاتر لە 90.9 ملیار مەتر سێجا، کە ئەمەش توانای ئەمبارکردنی سێ ئەوەندەی ڕێژەی داهاتی ساڵانەیە کە بە ڕووباری فرات تێپەڕ دەبێ و دەگاتە خاکی عێراق، کە ساڵانە بڕەکەی 30 ملیار مەتر سێجایە. توانای ئەمبارکردنی ئاو لە بەنداوەکانی وڵاتی تورکیا کە لەسەر ڕووباری دیجلە دروست کراون ئەگاتە زیاتر لە 13.95 ملیار مەتر سێجا. بە پێی پلانەکانی تورکیا ئەو بڕە زیاد دەکرێت بۆ 17.6 ملیار مەتر سێجا. توانای ئەمبارکردنی ئەم بەنداوانش یەکسانە بە ڕێژەی داهاتی ساڵانی ڕووباری دیجلە لە عێراق. ئایا عێراق لە وڵاتی نێوان دوو ڕووبارەوە دەبێت بە وڵاتی بێڕووبار؟ ڕێکخراوی ئاوی ئەوروپی هۆشداری داوە کە بەهۆی سیاسەتەکانی تورکیاوە تا ساڵی 2040 ئەگەری وشکبوونی تەواوی ڕووباری دیجلە لە عێراق لە ئارادایە. بەهۆی کاریگەری پرۆژەی گاپ و بەنداوەکانی تورکیا لەسەر ڕووبارە هاوبەشەکانی عێراق، ئاستی ئاو لە ڕووباری فرات بە ڕێژەی لە 60 کەمی کردووە. ڕێژەی زیاتر لە 140 ئاوی ڕووباری دیجلەش کەمی کردووە. لە ئەگەری تەواوبوون و خستنەکاری بەنداوەکانی تر ئەم ڕێژانەش زیاد دەکات. گەورەترین مەترسی ژینگەیی کە لە سەدەی ڕابردووە ڕوبەڕووی عێراق بۆتەوە، مەترسی و کاریگەریە زۆرەکانی پرۆژەی بەندا و
هاتوونەی لە ئاوێکانی دەوڵەتی تورکیایە کە ئەمەش بەتەنها کارەساتی گەورەی ژینگەی بە دوای خۆیدا ناهێنێت، بەڵکوم کارەساتی مرۆیی، سیاسی، کۆمەڵایەتی و گۆڕینی دیمۆگرافیایی لێ دەکەوێتەوە. بۆیە پێویستە عێراق وەک دەوڵەت هەموو تواناکانی لە دژی دەستدرێژەکانی دەوڵەتی تورکیا بخاتە گەڕ لە ڕێگەی بەکارهێنانی هەموو ئامرازەکانی سیاسی، یاسایی و ئابووریەوە بۆ پاراستنی ڕووبارە هاوبەشەکان کە ژیانی مرۆڤ و ژینگەی زیندەوەر و ئیکۆسیستەمی لەسەر بەندە.